سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر دەواازە سنووریەکان و هاتنی خۆراک بۆ نێو هەرێمی کوردستان پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەندێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دابخات بۆ ماوەیەک. دواترش حکوومەتی تورکیا بە شێوەیەکی کاتی سنوورەکەی داخست. ترسێک دروست بوو لای هاوڵاتیان لەوەی کە ئەو کۆگانەی کە تایبەتن بە دابینکردنی خۆراک لە سوپەرمارکێتەکان بە چ شێوەیەک ئەو خۆراکانە هەن، ڕێژەی ئەو خۆراکانە چەندن، ئایا بەڕاست وەکو حکوومەتی هەرێمی کوردستان باسی لێوە دەکات، لایەنە پەیوەندیدارەکان باسی لێوە دەکەن لە تەواوی کۆگاکان ئەگەر سنوور بە بەردەوامی دابخرێت بۆ ماوەی 6 مانگ تەواوی پێداویستەکانی خۆراک لە کۆگاکان هەن. دەمانەوێت بزانین لە کۆگاکان ینی خۆراک چەندە و کاسبکاران چی دەڵێ. پێم بڵێ جمجۆڵی بازرگانی چۆنە؟ دۆخی ئەو کاڵایەنەی کە هەتانە لە کۆگاکان وەزعی چۆنە؟ خواردن دێ نایە؟ بەخێر بێن پێشەشی سەڵاو لەوە لە هاوڵاتیان وەزعی بازرگانی زۆر باشە الحەمدولله. ماوەی 15 ڕۆژە ئەمە شەو ڕۆژ ئیش دەکەین مەوادی لە بازاری تەوزیع دەکەین هەموو مارکێتەکان 15 ڕۆژە جمعەش ڕانەوەستاین نەقەنا. باشە ینی ئێستا دەبینم ینی ماشاڵای لێبێ بەرهەمی زۆرتان هەیە. 15 ڕۆژ ئەمە دەوزعمان کە دەست موادمان لە هاتیە چەندمان تەوزیع کرد دوو هەندەمان لە هاتیە. ینی ترس نییە لەسەر بەدەن ئیلا دوو ڕۆژە دەوێن ڕاوەستا ئەوش با ڕاوەستاوی دوو ڕۆژ ئەمە بای چەندین ڕۆژیت کەشمان هەر ماوە تەوزیع کردی هەیە. مەخزنەکان هەموو پڕ، مارکێتەکان دەوروبەری هەولێرێ ناو هەولێرە هەمووی پڕ بوو. هاوڵاتی سەبارەت بە جۆری خۆراکەکان هەندێک جار دەگوترێت برنج کەم دەبێ، هەندێک دەڵێن ڕوون کەم دەبێ، هەندێک دەڵێن فاسۆلیە. ئەمە قسەی ڕاستە یان کەم نەبوو، هەمووی بە زیادەوە دێتن، هەمووی بە زیادمان هەیە. مەواد هیچ گران نەبوو، هەموو سعری خۆتی برنجیش هەرزان کردیە لەوەی برنج مادەی ڕئیسی هاوڵاتی بەکاری دەین نرخیشمان دابەزاندیە. بەڵام هەندێک جار هاوڵاتی گلەیی دەکات دەڵێ ینی هەندێک بازرگان هەنا بە شێوەیەک لە شێوەخان قۆڕخکاری دەکەن، پارە دەخەنە سەری. ئەمە بەنسبەت ئەمە شەریکەی هیچ مەوادێکمان گران نەکردی $1 بەرپرسم لە قسەکەشم و برنجشمان هەرزان کردیە و باوەڕ ناکەم هیچ شەریکەکی تکەش مەوادی گران کرد بیتن. ئەمان لە محەلەکی لە شوێنەشی دوکانەکی لاسە بکتە گرانکە ئەگەر مارکێتەکانش مەوادی گرانکەن ئەمە محاسەبیان دەکەن مەوادە لەسەر ڕادەگرین نابیز مارکێتە نابی گرانەرمان لە هەموو مارکێتە مەوادەکە ڕادەگرن هەر مەوادە گران بۆ ئاگادار مەکەن ئەمە یەکسەر لەسەر ڕادەگرن. زۆر باشە. ئێستا وەکو گوتم حاڵی ئێوە باشە. ئەی کۆگاکانی تر کۆگاکان هەمووی مەوادی هەیە ئەمە لە ترس نییە هیچ ترس نییە بە لە بە ڕەمەزانیان دائیمەن دوو مانگ سێ مانگ پێش ڕەمەزانیان کۆگاکان فول دەکەن احتیاتی ڕەمەزانە وەرگرین. باشە چ دەڵێتە هاوڵاتیان؟ وەڵای دەرێمە هاوڵاتیان دڵنیا بن کە هیچ شتێک لە گۆڕە نییە، مەواد زۆرە، بای خۆتان بکردن، بای پێویستی خۆتان زیاد خەزن مەکەن وەکو کاتی ڕیفراندۆمەکە هەموو بەنی حکومەت و بەزەرە فڕۆشتیانەوە، بای پێویستی خۆیان ڕۆژانە هەفتانە بای مانگەکەش خەزنکەن هیچ لە گۆڕێ نییە. دوای کوردستان دەوڵەتێکی دەورەمەدە الحەمدەشتی ناوخۆی زۆر هەیە خۆ مادەم پارەمانەیە خۆراکمانەیە خۆراکەی گەنم و جۆمان هەیە کەنگر و کاردیمان هەیە کاکە خۆمە نابین لەبرسا. باشە کاکانە پێم بڵێ ڕۆژانە خۆراک دەچێتە سوپەرمارکێتەکان ئێوەدا ڕۆژانە بەردەوام لە کاتژمێر 6 بەیانی هەتاوەکو درنگانی شەومەوە ڕەوانی بازار دەکەن. باشە بە بەراورد لەگەڵ سەردەمی پێش کۆرۆنا خواست لەسەر خۆراک زیادی کردویان کەمی تەبعاً زیادی کردووە زۆر زیادی کردو. چەند یانێگە بڵێن ڕێژەیەک دابنین بۆ نمونە دوو بەرامبەر بووە دوو بەرامبەر ینی خواستی خەڵک زۆر بووە زۆر زیاد بووە کەوای بەدەر لەوەی کە لە کۆگاکانی ئێوە خۆراکی زۆر هەیە زۆر ماڵیش خۆراکی احتیاط بۆ خۆی داینا بەدڵنیایەوە. باشە ترسەیە بەڕاز لەسەر خواردن؟ باوەڕ ناکەم ترسێکی وا هەبێ هەتاوەکو مانگیشی تر دوو مانگیش ترێمە بەردەوامەوەدمان هەیە. باشە بەڵام ئێوە لەگەڵ ئەوەشدا کە خۆتان باسی لەوە دەکەن دەڵێن نرخی برنجمان کەم کردوتەوە بەدڵنیایی هەتاوەکو خەڵاتانی لێکرد کە کەمیکەنەوە لەبەر ئەو مۆزۆی ئێستاکە لە ئارادایان دەمانەوێت خەڵک ترسەکەی نەمێنێ نەوە گیرانیکەین هەرزانما کردووە ئەنی پێچەوانی ئەوەی کە ببیانێ بە شتێک لە بازارگیرانەکەی خەڵک بترسێ. پێشەوەی بێ من ئاگادار بووم ئێوە پەیوەندیتان لەگەڵ تورکیا دەکرد قسەتان نەکرد ئێستا خۆراک دێ دڵنیانین تا ئێستا حدودەکە خۆ دەزانی لەوانەیە بزانی کە دایان خستووە
موادێکی کەم دێتن ئەنی تێستێک دەکرێتن بۆ ماوادەکان ئیزە داخل دەبێت بەڵام هەر ماوادی ینی ئەوان مواد بەردەوام دێت. ڕێوشێنی ڕێوشێنێکی گونجاو تاوەکو خەڵک تووشی ئەم نەخۆشنەوە بەڕاستی ینی لەبەرەوە کەوایە ماواد هەردێ بەڵام مواد خەڵکەکە چۆنە؟ بەڵێ بەڵێ لە هەرێمی کوردستان کۆگای یەکجار گەورە هەن بۆ دابینکردنی خۆراک یاخود هەڵگرتنی خۆراک بۆ چەند مانگێک. ئەمەی دەیبینن یەکێکە لە کۆگا گەورەکانی نێو هەولێر و هاوشێوەی ئەو کۆگایە چەندین کۆگای تر هەیە کە خاوەن کۆگاکان ئەو مژدەیە دەدەن بە ئێمە دەڵێن خۆراکێکی زۆرمان وەکو یەدەک هەڵگرتووە بەر لەوەی ڤایرۆسی کۆرۆنا قسەی لەسەر بکرێ و بڵاو ببێتەوە مەترسی ئەوە هەبێ سنووردا دەخرێ یاخوددا ناخرێ ئەوان هەر بۆ مانگی ڕەمەزان کاڵایەکی یەکجار زۆریان هێناوە دەڵێن ئەگەر بێت و سنوورەکان بۆ ماوەیەکی درێژیشدا بخرێ بەڵام لە هەمان کاتدا ئەوان یەدەکێکی زۆری خواردنیان لە کۆگاکان هەڵگرتووە دەڵێن دڵنیابێ خەڵکی کوردستان هیچ مەترسیەک نییە لە هەموو جۆرەکانی خواردن لە کوردستان خۆراکەکان یەکجار زۆر. ئەو شوێنێکی ئێستا ئەمە دەچین نەخۆشخانە نییە شوێنێکی تەندروستی نییە بەڵکو کۆگایەکی گەورەیە بەڵام وەکو دەیبینن ینی کارمەندانی ئەو کۆگایە ڕێوشوێنەکانی تەندروستی دەگرنەبەر پێیان وایە سەلامەتی ئەو خۆراکانە کە دەچێتە سەر سفرەی ماڵەکان پێویستە بپارێزرێ ئەمەشکە شتێکی زۆر زۆر باشە بۆ ینی بۆ خۆم وەکو کامەران سەرنجیمنی ڕاکێشە کۆگایەکی لەم شێوەیە پاکوخاوێنی بەم شێوەیە ڕەچاو دەکرێت کە ئامانجەکەی لی پاراستنی تەندروستی هاوڵاتیانە. کۆمپانیەکەی ئێوە چەندین سوپەرمارکێتی جۆر بە جۆر و لق و پۆپی هەیە لە نێو هەرێمی کوردستاندا سەبارەت بە یەدەگەکانی خۆراک بە کاڵاکان بە برنج بە ڕوون وەزعەتان چۆنە زۆر زارەوە دەڵێن کاکە مەترسی نییە لەسەر کوردستان کۆگاکان پڕن لاشە هەر چەندە ئێمەش دەیبینین پڕە بڵێ ئێمە وەکو بە حکمیەوەی کە عادەدی مارکەتەکانمان زۆرە دایمەن ئێمە احتیاجی خۆمان وەردەگرین لە ڕووی کەلوپەلەوە لە سەبارەت بۆی کە وەکو دەنگ و باس هەیە لە ناو خەڵک شتێکی وا لە لای ئێمە نیە ئێمە ڕۆژانە کاروبارەکانمان بە ئاسایی دەڕوا وەکو پێشوو دەڕوا هیچ کێشەیەکمان نییە ئەسڵەن ئێمە ئێستا بەرەو موسیمی نەورۆز دەچین بەرەو نزیک بوونەوە لە ڕەمەزان دەچین عادەتەن لەبەرەوە ئێمە عادەدی مارکەتەکانمان زۆرەوە کڕیارەکانیشمان متمانەی زۆریان پێمان هەیە ئێمە احتیاجی خۆمان وەرگرتیە هەمیشە ئێوە احتیاطان هەیە لە خۆرا هەر وەکو ئاساییە هیچ شتێکی لەو بابەتە نیە بە ناوی قەیران یان شتێکی لەوەی بکە بڵێن دڵە ڕاوچی هەبی لە مەترسی کەمبوونەوەی کەلوپەل و خۆراک شتێکی وامان لە ئارادانە تۆ سەبارەت بە نرخەکان پێم بڵێ هەرچەندە وەکو خۆت دەڵێ هیچ شتێک نییە کە هاوڵاتی مەترسی لەسەر هەبی لە سەبارەت بە نرخەکان هەندێک جار گلەیی دەکرێت لەم لاو لەولا دەڵێن بازرگانێک سوپەرمارکێتێک لە شوێنێک شتێکی گران کردووە دایمەن ئێمە هەوڵ دەدەین کڕیارەکانمان زۆرترین سودمەند بن لە ینی لە ڕووی کڕیار و لە ڕووی بازارکردنەوە و نرخەکانیشمان هەروەکو ئاساییە بە هیچ شێوێک ئێمە لە یەک کاتدا نرخی کەلوپەل گران دەبێت ئەگەر لە با بڵێن لەو شوێنەی کە مەزدەری ماوادەکەی کە دێتن ئەگەر لەوێ گران بێ ئێمەش ناچارین هەر بەگرانی کەین لەبەرەوە خۆی کەسێک ناتوانێت بەزەرەر بفرۆشێتەوە بەڵام زۆر جار مزازەفی واشمان کردیە لە حاڵەتێک هەبووە کە مەسەلەن با بڵێن خەڵک دڵە ڕاوچێ بووە ئێمە داشکانمان لەوە کەلوپەلەکانمان کردیە داشکان لەو زروفەدا داشکان بڵێ حاڵەتی وامان هەبووە باش ئەوانە چنەوەنە بەرهەمی هەموو خۆراکن یان بەرهەمی تری بە حکمیەوەی با بڵێن ئێمە زیاتر کەلوپەلی بەکاربردی ڕۆژانە دەفرۆشین ئەوەی کە لەو کۆگایە دەبندرێ پێداویستەکانی هاوڵاتیانە هەر لە ڕووی خۆراکەوە لە ڕووی ماوادە پاکەرەکانەوە هەموو ئەو کەلوپەلانێکەوە ئێمە ڕۆژانە بەکاردێنی لە کۆگایەکانماندا لە چ وڵاتێک کاڵاتان بۆ دێت
لە هەموو وڵاتەکان با بڵێن ئێمە جۆرا و جۆرە لە هەموو يعني تەنیا وڵاتەکان تورکیا و ئێران نییە نا احتمال لەسەر ئەوە ناکەین بۆ نمونەی مەزێت لە دوبەی ئیسرات دەکەین یعنی لە وڵاتانە شتمان یعنی احتمال لەسەر یەک وڵات ناکەین بەگشتیە ئێمە بەگشتیە بەڵێ بازرگانیەکانمان مەترسی بەگشتیە. نییە تا ئێستا هیچ دۆخەکە ئارامە. هەروەکو ئاسایی خۆمان ئێمە ڕۆژانە کارەکان خۆمان بڕێوە دەبین. لەم کۆگایی کە ئێستا ئێمە لێ ئامادەین هەرچی خۆراکە خەڵکی کوردستان ڕۆژانە لەسەر سفرەکانی خۆیان دادەنێن لە تەواوی جۆرەکانی خۆراک وەکو دەیبینن تەواوی ئەو جۆرە خۆراکانە لەو کۆگایەشەیە و ڕێژەکەشی یەکجار زۆرە. لێرەدا چاودێری بازرگانی نوێنەری چاودێری بازرگانی لەم کۆگایە دەبینین کە کۆگاکان بەسەر دەکاتەوە بابزانین چاودێری بازرگانی لەگەڵ دەنگۆی کەمبوونەوەی خۆراک ڕێگرتن هەندێک جار لەم لاولاو لە هەندێک لە بازرگانەکان بازدەوە دەکەن ڕێی سنوور گیراوە نرخ گران دەبێ و خەڵکێکی زۆر ڕوو لە سوپەرمارکێتەکانی کردووە و ئەرزاقێکی زۆری لە ماڵەوە داناوە بابزانین چاودێری بازرگانی ڕایان چییە؟ سڵاوت دێبێ چۆن هاتوونەیەکوانە مە ڕۆژانە لە ناو ئەو کۆگایانەینە چاودێری نرخ دەکەین چاودێری نزبەی ئەو خۆراکانە دەکەین کە لە کۆگاکاندا هەیە لەگەڵ ئەو دەنگۆی بڵاوبوونەوەی گرتنی حدود و ئەوانە ئەو شتا ئەسلوە ساسێکی وای نییە هەموو مەخازنەکان پڕی خۆراکن لە بێجگە لەوەش هەموو مەخزنەکان هەموو کۆمپانیاکان حیسابی مانگە ڕەمەزانی پیرۆزیان کردبوو بابەتێکی یەکجار زۆر احتیاطات وەرگیرایە جگە لە وەرگرتنی احتیاطاتیش ئەو دەنگۆی کە دەڵێ حدود گیرایە وانە شتیوانە باشە ئەوەی کە من دەبینم ئەوە چەند مەخزنێک چەند کۆگایەک من بەسرم کردوەوە ماشەڵڵا پڕی خۆراکە پڕی ئەوەی باشە ئەو دەنگۆیانە چێ دروستی دەکا دەڵێن کاکە خۆراک کەم دەبی نازانم چی سلوور داخرا دۆخەکە چۆنە بەڕاستی دۆخەکە زۆر نۆرماڵە وەکو پێشکە خۆراک هەیە مەخزنەکان پڕ لە خۆراکە حدودەکان نەگیرایە و ناژیرێت لەبەرەوەی هەموو شتێک حقوقاتی خۆی هەیە ئەو کۆمپانیانەی کە لە تورکیا مەواد دەنێرنە ئێرانە بەیانی حکوومەتی تورکیا حدود ڕێگە بگرێت کۆمپانیاکان داوای ئەوە دەکەن لە ڕێگەی دادوەرەکانیان دەڵێن زەریبە نادەین ئەوە ناکەین ئەوە ناکەین دواتر خەڵکەکی زۆریان بێئیش دەبێت چەند لە مەسلحەتی مێ زیاتر لە مەسلحەتی حکوومەتی تورکیا باشە سەبارەت بە نرخەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە یعنی گریمان ئەگەر کەسێک برنجی گران کرد ڕوونی گران کرد ئێوە چی ئیزراعاتێک دەکەن یان چیتان کردووە ئێمە ڕۆژانە تیمە لە هەموو گەڕەکەکان هەیە لە هەر مارکێتێک شتێک گران بیت ئەمە دەزانین هیچ کۆمپانیایەکە ئایا خەلەلەکە لە کۆمپانیا لە مارکێتەکەیە بە پێچەوانەشەوە بە خۆشحاڵیەوە دەڵێم شتەکان ڕوو لە دابەزینە نەک لە گرانی لەبەرەوەی عملەی تومەنی لە دابەزینە $100 هزار تومەن بوو ئێستا ملیۆنێک و 500,000 تومەنە بە نسبەت لیرەی تورکیش بە هەمان شێوە لیرەی تورکی دابەزی ینی دڵنیای دەدەن بە خەڵکا کە عملەی ئەو وڵاتانە هەموو دابەزییان دابەزی نرخی خۆراکیش دابەزی دڵنیایی دەدەینە خەڵک خۆراک کەم نابیت یەکجار زۆرە نرخ ڕوو لە دابەزین بی لە هەستانی باشە ئێستا دێ ئەرزاق دێ لە دەرەوە ئەرزاق ئێستا لە دەرەوە دێت بەس سیستەمەکە گۆڕا ئەو لەوانەیە هەندێک تاخیر ببیت سایقە تورکەکان لەوێ دەبینێنەوە وەکو پێی دەڵێن سەرکەترێلە سەرکەترێلە تورکەکە لێ دەکەنەوەی عراقی تێدەخن سایقی عراقی داخلی محافظە لە کوردستان سەلامەتەوە هەموو جۆرە خۆراکێکمان هەموو جۆرە خۆراکێک هەیە یەدەجی یەکجار زۆری شەیە لەبەرەوەی هەموو بازرگانەکان حیسابی مانگی ڕەمەزانی پیرۆزیان کردبوو و هیچ شتێک کەم نەبووە بڵێ کەم بوو. پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بە تایبەت لە کۆماری ئیسلامی ئێران و هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخستنی سنوورەکەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دڵڕاوەچەیەک لەلایەن خەڵکی هەرێمی کوردستان و هەندێک خێزانەوە دروست بوو بەوەی کە مەترسیان هەبوو ئەو بەرهەمانەی خۆراکە لە مارکێتەکان هەیە کەم ببێ یاخود گران ببێ بۆیە بەپێی زانیاریەکانی ئێمە خەڵکێکی زۆر ڕویان لە مارکێتەکان کرد ئەوەی کە فەردەیەک برنجی لە پێشودا لە حاڵەتی ئاسایی دەیکڕێم جارە کردی بە دوو فەردە و ڕوونەکەش دەیان حاڵ ینی خۆراکی دیکە خەڵکێکی زۆر پەنای دەبر بۆ کڕینی ئەو خۆراکانە
کاک ئەحمەد تۆ لەم سوپەرمارکێتە کار دەکەیت و ئیدارەی دەکەیت لە هەفتەی ڕابردوو چی ڕوویدا؟ لە هەفتەی ڕابردوو بەهۆی ئەو باردۆخە نالەبارەی کە لە کوردستان ڕوویدا بەهۆی ناوهێنانی کۆڕۆنا و ئەو بابەتانەی خەڵکێکی زۆر ڕووی لە مارکێتەکان کرد بەڵام هەروکی ڕۆژانی ئاسایی مارکێتەکەی مەکراوە بوو خەڵکیش دەهات ئەشەی خۆی دەکڕی و بابەتەکانی خۆی بە شێوەیەکی ئەم چکە مارکێتەکەمان هەموو بابەتەکانیەیە بە شێوەیەک ئەم هەموو بابەتەکان دەڕۆیشت ینی برنج ڕۆن هەموو بابەتەکانی نامارکێت ئەو شتانەیە کە احتیاجی خۆیان هەیە خەڵک احتیاج خۆراکی دەکڕی ینی زیادە ئەلوزوو بەڵێ ئەوە بەڵێ خەڵک ئەشای زیاد لە پێویستی دەکڕی بەهۆی ئەو بازانە لەباری کە ئێستا بە هەمان شێوەیە یان گۆڕدراوە ئێستا لەخوای بە زیادی ئاسەکە قیچەک ئارام بوویتەوە و خەڵکەکە وەچی کاتی احتیادی ئەشای خۆیان دەکردن و بە پێویستی خۆیان هەفتەی ڕابردوو نەماوە خەڵکەکە ئاسایی احتیادی ترە احتیادی باشترە باشە پێم بڵێ سەبارەت بە نرخەکان ینی گۆڕانکاری دروست و چکە دەڵێن ئەوە بازاری ئازادە داواکاری زۆر بێ و نرخیش بەرز دەبێت بەڵێ وەکو لای ئێمە نرخەکان هەروکی خۆی بوو هەروکی ڕۆژانی ئاسایی و مانگ و هەفتای پێشووی بوو وەچ خۆی بنرخەکان هیچ زیادوکەمی بەخۆی نێبوو بگرێت چەندجار ئەرسخاسشمان کردی لە بابەتەکان باشە ئێوە پێم وایە مارکێتەکەتان 24 کاتژمێریە و خەڵک بە شەویش دەهات بە بەردەوامی کراوە و وارەوەڵا بە بەردەوامی خەڵکیش دەهات بە شەیش دەهات دوای 12 دەهات عینێ نوەچی ئەو کەلوپەلانی کە پێویستیانە لە ناوماڵ دەیان برد مادی غزایبی وەڵا هەموو بابەتەکانیان دەبرد بە شێوەیەکی گشتی هەموو بابەتەکانیان دەبرد ترسەکی زۆر هەبوو ترسێک هەبوو بەس ئێستا باشترە دەیانگۆ خلاص دەبێت ڕاستە تۆ بەڕاستی خلاص بووە نە بەتەشیری خلاص نەبووە و ئەشای زیاتریش هەیە کە ئەو خەڵکە ئەمەدەلی ترسایە بەو شێوەی نییە کە پێویست بۆی ناکە پێویست بۆی ناکە لەبەری ئەشای کامل لە کوردستان و لە مارکێتەکانیش هەیە جانەکەم تۆ کاسبکاری لە هەفتەی ڕابردوو بینین خەڵکێکی زۆر دەچوونە سوپەرمارکێتەکان برنج ڕوون چوزانم دەیانگۆ کاکە گرانی دەست پێ دەکە سنوورەکان دادەخرێ تێگەیشتنت چ بوو تۆ ئەرزاقت کڕی ئەوە بەزەر لۆ ئەشیاکەیە خۆیان پێسەرف کە هیچ کە دەگۆڕێنێ زەم شتەکان شت کڕی تۆ ناوەڵا نەتکرد نەچمە سوپەرمارکێتیش باشە پێویست دەکە ئەزمە دروست بکرێت نەخێر هەر بە خۆمە هەر حەز دەکەن دایمەن لە شتەکان فەوزا هەزمە دروستکەن بۆ خۆمان بە خۆمەوە باشە بەشێکی زۆر لە خاوە کۆگاکان دەڵێن هەتا 6 مانگ ئەگەر سنووریشدا بخرێ برنجێ ڕوون هەیە هەرچی خۆراکی ماڵانە سەر سفرێ هەمانە بەڵام خەڵکێک هەر دەکڕێت بەخۆی ئەو خەڵکە بەخۆی عەزی لە و فۆزایە و لەو شتانایە لەنە هەموو شتمان هەیە ئەمە پێویست ناکە هەموو سوپەرمارکێت و لە پێش ماڵەوە هەموو شت هەیە ئەمە بیکڕێت ئەمە لۆ چێ فەوزاوی دروست بکەین کۆرۆنا هاتۆ خەڵک نابێ بێتە دەرێ ئەوانە هەر وەکو چین و ئەوانە ڕویان تێکردو پیانەوە ێرەش وایە نەیان دەزانی ئێرە ئاقلترن لەو لە خۆیان دەپارێز بەڵام خەڵکێکی زۆر شتیان کڕیوە بۆ مانگێک بۆەوە هەمووی زیا دەبێت زیان نەخێر پێویست ناکە لێیان زیا دەبێت وەشور قسەی خەلکی کەوتون بە عقلی خوان استفادا نکرد تۆ ئەرزاقت کڕیوە و ماوەیە ناوەڵ نەتکڕیوە نرخەکان هەر وەکو خۆیت یانگرانی دروست بووە لە غیراتێکی چکۆڵی تێدا کراوە ئەمە زۆر نیە زۆر نییە کاکی من پێم بڵێ سەرەکان چۆنن هەر وەکو خۆیەتی بەڵکو زۆر شتێ داش بەزیوە ئێستا تومەن دابەزیوە لیرە دابەزیوە دەبێت نرخەکانی خۆی زۆر کاتێت و پەیوەندی بە دابەزینی تومەن و یان ئەو شتانە نیە بابەتی مواد غیزایی خەڵکی ما ئێستاش بە عقلیەتی ساڵی نۆتەکان بیر دەکاتەوە وە دەزانی ڕۆژانە لە ساڵی نۆتەکان ڕۆژانە بوو ئەو شتێک کە دەهاتە کوردستان ئەو شتە سرف دەبوو نەدەماوە بۆ بەیانی هەر شتێک باە بەڵێ دەبۆ قات و قوڕی مادەکە بە عقلیەتی نۆتەکان کار دەکا ئێستاش لایە زال 1970 خەڵکەکەیمە ئەگەڵ نا ئێستا ئەو هەموو شەریکاتە منافەساتە بەڵکو ئێستا لەو وەزعی ئێستا کە ئەو خەڵکە 4 ڕۆژ پێش ئێستا ڕووی لە مارکێتەکان کرد بۆ کڕینی شت بەڵکو زۆر شت داشکانی داشکان کراوە لە شەریکات دەرمانچایکی زۆر دەبینم بای چەند دەرمانچاو کاڵات هەیە تۆ ئەگەر بتەوێ ینی ئاتیمان لەسەر خۆی بکەی بەشی چەند مانگت دەژات خۆی مەسلەی چەند مانگ شەرنیە دوکانی من بڕۆ سەیری کۆگاکانی هەولێر بکە هەر شەریکەک یعنی هەر شەریکەک دەتوانی بە دوو مانگ و سێ مانگ بە کاملی کوردستان یان ئەو شارێک کە لێ هەولێر دابینی هیچ ترسێک نە بەس میلەتی مە ئازایە بۆ شت بۆ خۆی دروست دەکە وەکو ئەو
هەفتەی ڕابردوو مەسلەی ئەو بنزین و تشتەی دیتە ئەو خەڵکە تا بەیانی چۆن لە سڕێی بنزین وەستاوە بەڵام هیچ شتێکی واژ نییە لە ئارادا. لە مێژە دوکانتان هەیە بەێ وەڵامە 27 ساڵە لێرە 7 ساڵە دوکاندارن بەێ. بازارتان کووە واللهی بازار ئەو دوسێ ڕۆژێ عالم لەبەر سی و دلا ڕاوچێشتی زۆر دەکڕیت چ دەکڕن چ دەکڕن وەچی زەیتە برنجە ئەو شتانێکە سەرچە بۆ ئەو ترسە خەڵک وهایە خەرچی مۆها یعنی لێ ڕاهاتێ بەسکە دیعای لە تەلەڤیزۆنی مەسەلا کە گوتی ئەو ئەشای بازرگانی ڕناوەستی خەرکە کە سات بۆ ێستا شتی ناکڕی ئێستا ناکڕی ناکڕی بەسەر ڕۆژێک دەیان کڕی تۆ هیچ بەرهەمێکن نەقسی کردیە ناوەڵە هەموو شتێک متۆفرە هەموو شەریکە تەلەبیا تەلەفۆن بکات دێتە ئێرە و ئەی سەبارەت بە نرخەکان نرخەکان هیچ وەڵی هەموو ساعەکان چ خۆتی هیچ گران نەبوو ئازۆرە دیتۆڵن هەموو دیتۆرە بازاری دیتۆڵ چۆنە بەڵی عالم زۆر ئەوانە دەکڕیتن یعنی دەسێ لە بۆ تاقی مشتی ناو مارخان ئەوەش بازاری خۆش بووە ئەوەش باشە وڵی باشە لەگەڵ قسە لەسەر ڤایرۆسی کۆڕۆنە و بڵاو بوونەوەی و هەندێک جار دەڵێن سنوور دەگیرێ بازارتان چۆنە بازار وڵە باشتر بە فەرقی کردی باش بووە باڵێ لە چی ڕۆیەکەوە باش فرۆشرێ برنج دەفرۆشێ زەی دەفرۆشێ و شەکر دەفرۆشێ ئەی دیتۆڵ دیتۆڵ ئەوە هەیز بەبەر ناکەی بەبەر ناکەی بەبەر ناکەی کارتۆنی هەڵای بە 3000 بچەم بوویتە چەندە ڕەتلك گران بووە گران بە خاستن ئەسڵەکە هەنی ئێستا دیتۆڵی ئەسلی کەم بووە هەر زۆر کەم بووە بەستا ئەوەی هەدیە هێرێکە شەریکە و دیتۆڵش لە خۆی دروستکردە بەنای خۆیتی باشە من ئێستا لە خوارەوە کاڵایەکی زۆر بەرهەمەکی زۆری ئێوە دەبین بەڵێ هەندێکیش دەڵێ کاکە سنووردا بخرێ گرانی دەست پێ دەکە شتی وایە وڵی هیچ گرانی دەست پێ نەکرێ هەرزانتر بووە هەرزانتر بووە بەس ئەو شتێک کە نییە برێ دیتۆڵە و تاقیم و ئانە گرانیان کردی ئەویش شخصی هیچ گران نەبووە هیچ گران نەبووە شخصی دوکاندارەکە بەخۆی گرانی کردیە گران نەبووە لە ناوەڵە ئەلێرە دیتۆل معقەم لەات ئەم بە 90,000 فرۆشت کابرا هەر ئیشی نەبوو هەی بوو بەسی 5 فرۆشتێ فرۆشتیتی یان چاودێری بازرگانی نییە باشە تۆ ئەگەر سوور دەزانین وڵی ئێستا هەم بە 50,000 دەکرد 50,000 دەفرۆشە کابرا دەفرۆشرێت ئێستاش دەفرۆشی دەفرۆش ئێستا مشتری مێ ناکەسێن کەسێک سکاڵات تۆ مارکە بێ کابرای دابخە ئەوە چەند شوێن داخرا وڵی ئەمن بە خۆم نایکەم ئازە نازم ئەوەی دیکە کەیفە خۆتی گرفتی داخستنی دەواازە سنووریەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە کۆماری ئیسلامی ئێران لە چەند ناوچەیەکی دیکە کەوای کرد دەواازە سنووریەکان بۆ چەند ڕۆژێکدا بخرێ وای کرد بەشێکی زۆر لە هاوڵاتیان پەنا ببەنە بەر ئەوەی کە خۆراکێکی زۆر بکڕن کاڵایەکی زۆر بکڕن لە ماڵەوە دای بنێن وەزارەتی بازرگانی حکوومەت یارێمی کوردستان خەڵکی کوردستان دڵنیا دەکاتەوە کە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی تورکیا و حکوومەتی ئێران گەیشتونەتە ڕێکەوتن لەوەی کە دەواازەکان کراوە دەبێ هیچ پێویست بە مەترسی ناکات ئیتر بۆ لەمە دووە لە ئێستاوە بۆ لەمە دووە تەواوی دەواازەکان کراوە دەبن کاڵا و خۆراک دێتە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا کۆگاکان و کۆمپانیەکانی تایبەت بە خۆراک دڵنیایی دەدەن بە خەڵکی کوردستان ئەگەر هات و هەر ڕووداوێکیش دروست بێ دەواازە سنووریەکانیش با تەواوی دابخرێ ئەوە بەرهەمەکانی ئەوەندە زۆرە دەتوانن بەبێ کاڵای بێگانە بۆ ماوەی 6 مانگ هەموو جۆرەکانی خۆراک بۆ خەڵکی کوردستان دابین بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێن.